ڕێز و سڵاو بێەوە بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی ئاڕۆیانی هاوکار ماتوومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی بنەماڵە دادخوازەکانی سنا دژ بە سزای ئەدام. ئازادکردنی عوسمان ئیسماعیلی لە زیندانی سەقز. کوژرانی کاسبکارێکی خەڵکی کامێران بە تەقی ڕاستەوخۆی هێزە نظامیەکانی کەرەج. داخوازی بنەماڵەی سامان محەممەدی خێرا بۆ ڕاگررتنی حکومەکەی. درێژەی سەرکوتی کوردان لە باکوور و ڕۆژاوای کوردستان لەلایەن تورکیا. خۆپێشاندانی خەڵکی عێراق دژ بە سووتانی مازوود لە وزەخانەی شازەند. راپۆرتێکی ناخەژێن لەسەر کۆیلایەتی جنسی منداڵان لە ئێران. لە سێ دارەدانی دوو بەندکراو لە بەندیخانەکانی سمنان و ڕەشت و دۆزینەوەی گۆڕێکی بە کۆمەڵ لە شاری دەرعای سووریا. کۆبوونەوەی بنەماڵە دادخوازەکانی سنا دژ بە سزای ئەعدام. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی سێشەممە 27 سەرماوەست کۆمەڵێک لە بنەماڵە دادخوازەکانی شاری سنا لە کۆبوونەوەیەکدا خوازیاری ڕاگررتنی سزای سێدارەی 4 بەندکراوی مەحکوم بە ئەعدام و بەگشتی هەڵوەشانەوەی سزای سێدارە لە ئێران بوون. بنەماڵە دادخوازەکانی شاری سنا بە بەدەستەوەگرتنی وێنەی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا خوازیاری ڕاگررتنی سزای سێدارەی پەخشان عەزیزی، وریشە مرادی، سامان محەممەدی خەیارە و محەممەد ئەمین مەهدەوی شایستە بوون. لەلایەکی دیکەشەوە کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و مافیژنان لە بەیاننامەیەکدا خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. ئازادکردنی عوسمان ئیسماعیلی لە زیندانی سەقز. بەپێی راپۆرتێکە بەدەستمان گەیشتووە، عوسمان ئیسماعیلی چالاکی کرێکاری ڕۆژی چوارشەممە 28 سەرماوەست لە زیندانی سەقز ئازاد کرا. عوسمان ئیسماعیلی تێکۆشەری ناوداری کرێکاری و خەڵکی شاری سەقز کە بە تۆمەتی بەشداریکردن و قسەکردن لە ڕێوڕسمی پرسەی ژینا ئەمینی لە شاری سەقز و هەروەها بە تۆمەتی بێبنەمای ئەندامەتی لە کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران دەست بەسەرکرا بوو، دوای تێپەڕاندنی 16 مانگ سزای زیندانەکەی ئازاد کرا. کوژرانی کاسبکارێکی خەڵکی کامێران بە تەقی ڕاستەوخۆی هێزە نظامیەکانی کەرەج. دەماوەند کەمانگەر کاسبکاری خەڵکی شاری کامیاران بە تەقەی ڕاستەوخۆی هێزە نظامیەکانی کەرەج گیانی لەدەستا. ئەم کاسبکارە کە لە ڕۆژی یەکشەمەوە لە کۆمادا بوو، دوای 3 ڕۆژ لە نەخۆشخانەیەکی تاران کۆچی دوای کرد. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز ئێوارەی ڕۆژی سێشەمە 27 سەرماوەست دەماوەند کەمانگەر پاش 3 ڕۆژ ململانێت لەگەڵ مەرگدا لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری تاراندا گیانی لەدەستا. ڕۆژی یەکشەمە 25 سەرماوەست هێزە ئەمنیەکانی شاری کەرەج بە تۆمەتی هەڵگرتنی کەلوپەلی قاچاق ئۆتۆمبیلی دەماوەند کەمانگەر کاسبکاری خەڵکی گوندی تفێنی سەر بە شاری کامێرانیان کردامەچ. لە ئەنجامدا دەماوەند کەمانگەر شۆفێری ئۆتۆمبیلەکە بە 3 فیشەک دەپێکرێت و بەهۆی سەختی برینەکانیەوە دەچێتە کۆماوە و دواتر گیانی بەختە. داخوازی بنەماڵەی سامان محەممەدی خەیارە بۆ ڕاگررتنی حکومەکەی. ڕۆژی سێشەممە 27 سەرماوەست بەرپرسانی زیندانی قزل حەساری کەرەج بە بنەماڵەی سامان محەممەدی خەیارەی ڕاگەیاند دوایین دیداریان پێش بە ڕێوەچوونی سزای سێدارەی ڕۆڵەکان ئەنجام بدەن. بنەماڵەی سامان محەممەدی خەیارە لە پەیامێکی ویددیۆیدا داوایان لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و کۆمەڵگای جیهانی کردووە ڕێگە لە بەڕێوەچوونی سزای سێدارەی ڕۆڵەکان بگرن. باوکی سامان ڕێگەیاندووە کە سامان ماوەی 15 ساڵە زیندانی کراوە و بڕیار بۆ ئازاد بکرێت، بەڵام لە ناکاودا سزاکەیان بۆ ئێدام گۆڕی و پەیوەندیان پێوەگرتین و ڕایان گەیاند کە دوایین دیدارتان لەگەڵ ناوبراو ئەنجام بدەن. بەپێی دوایین زانیاریەکان بڕیار بوو بەیانی ڕۆژی چوارشەممە سامان لە سێدارە بدرێت، بەڵام بەهۆی گوشاری کۆمەلگا و ناڕەزایەتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سزای سێدارێ و بەندکراوە دواخراوە و سامان بۆ بەندی گشتی
زیندانی قەزل حەسار گەڕێنراوەتەوە. بێبەشکردنی سوسان حەسەنزادە لە دیدار لەگەڵ بنەماڵەکەی. سوسان حەسەنزادە چالاکی مافی مەدەنی و مامۆستای زمانی کوردی خەڵکی بۆکان کە لە زیندانی ورمێ بەندکراوە بە فەرمانی بەرپرسانی بەندیخانەی ورمێ لە مافی پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. ماوەیەک لەمەوبەر سوسان حەسەنزادە لەلایەن لقی 101 دادگای ئینقلابی بۆکان بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 3 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. ڕۆژی سێشەممە سێانزەی سەرماوەزە و چالاکە مەدەنیە بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و ڕەوانەی زیندانی ورمێکرا. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا بنەماڵەی حەسەنزادە چەند جار هەوڵگیاندا چاویان بە کچەکەیان کەوێت، بەڵام ئیدارەی ئیتلاعات و دادستانی ورمێ ڕێگەیان نەدا. گیان لە دەستان و برینداربوونی 4 کەس لە هێرشی داعش بۆ سەر ڕەقە. ڕۆژی سێشەممە 27 سەرماوەز چەکدارانی داعش لە شاری ڕەقا هێرشیان کردە سەر بازگەی ئاسایش و 2 کەسیان کوشت و 2 کەسی دیکەشیان بریندار کرد. بە پێی راپۆرتی خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان کاتژمێر 6 ئێوارەی سێشەممە 4 تێرۆریستی داعش بە ماتۆرسیکلێت بازگەی ئەلجامیان لە ناوچەی کەسرەت لە باشووری ڕەقا کردوتە ئامانج. لە ئەنجامی ئەو هێرشەدا 2 ئەندامی ئاسایشی مەدەنی گیانیان بەخت کردووە، 2 کەسی دیکەش بریندار بوون. هەروەها شارۆمەندێک لە کاتی تێپەڕین لە نزیک بازگەکە فیشەکی بەرکەوتووە و بریندار بوو. درێژەی سەرکوتی کوردان لە باکوور و ڕۆژاوای کوردستان لەلایەن تورکیاوە. ڕۆژی سێشەممە 27 سەرماوەز تێروریستانی سەر بە تورکیا لە شاری عەفرین شارۆمەندێکی کوردیان کوشت و 2 کەسی دیکەیان دەست بەسەر کرد. هاوکات لە دێرسیمی باکووری کوردستان 4 چالاکی سیاسی لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ تێروریستانی سەر بە دەوڵەتی تورکیا لە ناوچەی شەهبای عەفرین هێرشیان کردوتە سەر مەڵک و ماڵی گوندنشینان و داراییەکانیان تاڵان کردووە. هەروەها گەنجێکی دانیشتووی عەفرین لە کاتی گەڕانەوە بۆ گوندی شێرا دراوەتە بەر دەستڕێژی گولە و پاشان کوژراوە و 2 ئەندامی دیکەی خێزانەکەشی دەست بەسەر کراون. لە باکووری کوردستان 4 چالاکی سیاسی خەڵکی دێرسیم کە لە ناڕازایەتی دژ بە داگیرکردنی شارەداریەکانی باکووری کوردستان بەشداریان کردبوو لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراون. کۆبوونەوەی کرێکارانی شارۆچکەی سەنعەتی گۆلگون لە تاران. ڕۆژی سێشەممە 27 سەرماوەز کرێکارانی شاغڵ لە شارۆچکەی سەنعەتی گۆلگون بۆ 2هەمین ڕۆژی بەردەوامە دژ بە بڕینی بەردەوامی کارەبا خۆپێشاندانیان کرد. بە پێی زانیاریەکان دەوڵەتی پزیشکیان بە بیانووی نەبوونی سوتەمەنی و کارەبا ڕۆژی سێشەممەشی لە زۆربەی پارێزگاکانی ئێران ڕۆژی پشودان ڕاگەاندووە. بەو بۆنەوە بەرقی کارگە و شارۆچکە سەنعەتیەکانی بڕیوە و کرێکارانی شارۆچکەی سەنعەتی گولگون ڕۆژی ڕابردوو بۆ 2هەمین ڕۆژی بەردەوام شەقامەکانیان داخست و کۆبوونەوە. بە وتەی چالاکانی مەدەنی تاران ڕۆژی ڕابردوو خۆپێشاندەرێک بە ناوی مێهدی جەهانگیری لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراوە. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە شارەداری بوشێر. ڕۆژی سێشەممە کرێکارانی شاغڵ لە شارەداری بوشێر دژ بە نەدانی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتەکان کرێکارانی شارەداری بوشێر ماوەی 2 مانگ دەستیان وەرنەگرتووە و خاوەنکار لە پەرداختی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی ئیجتیماعی خۆی گواردووە. کرێکارانی ناڕازی دەڵێن بەهۆی نەدانی حەقدەست و حەقی بیمە لە دۆخێکی سەختی معیشەتی و دەرمانیدا دەژین و بەرپرسانی شارەداری سەرنج بە کێشە و گرفتەکانیان نادەن. خۆپێشاندانی خەڵکی عێراق دژ بە سووتانی مازوت لە وزەخانەی شازەند. کۆمەڵێک لە خەڵکی عێراق ڕۆژی سێشەممە 27 سەرماوەز لە سووتانی مازوت و پیرۆزبوونی هەوا ناڕەزایەتیان دەربڕیوە. ناڕازیان بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی درۆژ خوازیاری کۆتایهێنان بە سووتانی مازوت لە وزەخانەی شازەند بوون. ناڕازیان ڕایانگەیان دەوڵەت بە بیانووی ڕێگرتن لە مازوت سوزی بەرقی قەتە کردووە، بەڵام بە پێچەوانەوە درێژەی بە سووتانی مازوت داوە و هاوکات بەرقی کاسبکاران و شارۆمەندانیشی بڕیوە. راپۆرتێکی ناخەژێن لەسەر کۆیلایەتی جنسی منداڵان لە ئێران. ماڵپەڕی ئێران 24 لە راپۆرتێکدا ڕایگەاندووە کە کۆیلایەتی جنسی منداڵان لە ئێران پەرەی سەندووە و منداڵانی 5 بۆ 10 ساڵ شەوی 500,000 تمەن بەکرێ دەدرێن.
بە پێو راپۆرتە ناخەژێنە منداڵانی 5 بۆ 10 ساڵ تەمەن بە مەبەستی سوءئیسفادەی جنسی و واتە کۆیلەی جنسی بە بڕی 200 بۆ 500 ملیۆن تمەن دەفرۆشێن و زۆر کەس بە تایبەت ژنانی سەرمایه‌دار شەوی بە 500,000 تمەن بەکرێیان دەگرن. بڵاوبوونەوەی ئەو هەواڵە دەنگدانەوەی زۆری بە دوای خۆی داهێناوە و چالاکانی سیاسی و مەدەنی دەڵێن کۆماری ئیسلامی وڵاتی تالوتکەی داڕمانی ئەخلاقی بردووە. گیان لە دەستان و برینداربوونی 4 کرێکار بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار. ڕۆژی چوارشەممە 27 سەرماوەز 3 کرێکار بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانیان لەدەستا و کرێکارێکی دیکەش بە سەختی بریندار بوو. بە پێی راپۆرتەکان 3 کرێکاری بۆتۆنڕێژی لە شیراز لە کاتی کارکردندا دەکەڵی داڕشتنی بۆتۆنەکەیان دەشکێت و دەبێتە هۆی کەوتنە خوارەوەی کرێکاران کە بۆ بۆنەوە 2 کرێکار خێراییانیان لەدەست دەدەن و کرێکارێکی دیکەش بە سەختی بریندار دەبێت. هەروەها کرێکارێکی دیکە لە شاری هیرمەند بەهۆی لێکەوتنی دەکەڵی جەرەسەقیل بە کابلی کارەبا لە هەمان کاتدا گیانی لەدەست دەدات. یان لە دەستانی شارۆمەندێکی خەڵکی ئیزا بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی کۆماری ئیسلامی. ڕۆژی سێشەممە 27 سەرماوەزی 1403 هەتاوی شارۆمەندێکی خەڵکی ئیزا بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی کۆماری ئیسلامی گیانی لەدەستە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان ئۆتۆمبیلی 3 شارۆمەندی خەڵکی ئیزا کەوتە بەر دەستڕێژی گولەی هێزەکانی کۆماری ئیسلامی کە بووە هۆی گیانبەختکردنی سەپێرام بە داوای لێبوردنەوە سێپەهرام جەمشیدی و هەروەها 2 کەسی دیکەش کە لە ئۆتۆمبیلەکەدا بوون دەست بەسەر کراون و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. لە سێدارەدانی 2 بەندکراو لە بەندیخانەکانی سمنان و ڕاشت لە ڕۆژانی شەممە و یەکشەممە 24 و 25 سەرماوەز 2 بەندکراو لە بەندیخانەکانی لاکانی ڕاشت و سمنان بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارەدرا. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەندکراوێک بە ناوی هادی مەلاکازمی تەمەن 42 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانی سمنان لە سێدارەدرا. هەروەها بەندکراوێکی دیکە بە ناوی مشتەبات جەمشیدیان بە هەمان تۆمەت لە بەندیخانەی لاکانی ڕاشت ئیعدام کرا. و دوایین هەواڵمان سەبارەتە بە دۆزینەوەی گۆڕێکی بە کۆمەڵ لە شاری دەرعای سووریا. بە پێی راپۆرتەکان لە دوای دۆزینەوەی گۆڕێکی بە کۆمەڵ لە شاری دەرعای سووریا پاشماوەکانی تەرمی 30 کەس دۆزرایەوە کە احتمالی بەرزبوونەوەی ژمارەی تەرمەکان تا 70 کەسیش هەیە. پارێزگای دەرعا لە باشووری سووریادایە و یەکەم جێگای سەرهەڵدانی خۆپێشاندانی خەڵک دژ بە ڕژیمی ئەسەد لە ساڵی 2011دا. بەوتەی بەرپرسانی تەندروستی لە سووریا زۆربەی کەسانێک کە لەم شارە بە دەستی ڕژیمی ئەسەد ژیانیان لێسەندراوەتەوە لە ناڕەزایەتی دژ بە حکوومەتی بەشار ئەسەد بەشدار بوون. جێگای ئاماژەی ڕۆژی دووشەمە 26 سەرماوەز دژبەرانی حکوومەتی بەشار ئەسەد لە دەمەشقی پایتەختی سووریا گۆڕێکی دیکەی بە کۆمەڵیان دۆزیەوە کە بە پێی ئەو بەڵگانە کە لە بەردەستدایە تەرمی کەسانێک بووە کە لە بەندیخانەکانی حکوومەتدا یان لە ژێر ئەشکەنجەدا گیانیان لەدەستاوە یان ئیعدام کراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ساڵانی دەسەڵاتی بەشار ئەسەد لە سووریا زۆرتر لە 100,000 کەس بەهۆی ناڕازی بوون لە دۆخی بەڕێوەبەری وڵات کوژراون و بێسەر و شوێن کراون. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتیاواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لای.